بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر جینۆسایدی ئەنفال. ئێمە لە ڕووی یاساییەوە چیمان بۆ کردووە و لە ڕووی یاساییەوە دەتوانین چی بکەین کە نەمان کردووە. گفتوگوێن پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عیبادی برایم، دکتۆرە لە یاسای نێونەتەوەی گشتی. دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی. بە خێراتی سەرچاو. دکتۆر لە ڕووی یاساییەوە ئێمە چیمان بۆ ئەنفال کردووە و چیمان بۆ نەکردووە کە ئاکرا بیکەین؟ سپاسانەکەم بۆ میوارداریکردنا سەری ڕێز و نەوازش لە بەردەم هەموو شەهیدانی کوردستان و قوربانیانی ئەنفالادا ئەنوێنم. ئەوەی ڕاستی بێ وەکو ئەوەی کە لە بواری یاسای ناوخۆیە کۆمەڵی هەنگاونراوێت و کۆمەڵێک ڕێکار گیرابێتە بەر بۆ هەندێک قەرەبووی مادی یا تا ڕادەیەک بڵێن قەرەبووی معنەوی بۆ کەسوکاری ئەنفال و قوربانیانی ئەنفال، ئەوە بابەتێکە بەڵام بە دیوی یاسای نێودەوڵەتیە ئەتوانم بڵێم دەرفەت و دەرەتانێکی زۆر هەیە، بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو ئەوەی کە پێویست بێ هەنگاوێکی کۆنکرێتی و هەنگاوێکی کاریگەر نەگیراوەتە بەر کە بکرێت ئەنفال وەکو ژینۆسایدی نەتەوەیەک بکرێت بە ماڵ بەسەر دەوڵەتێکەوە کە لە ڕاستیە دوو لایەن یا دوو ڕەهەن لە خۆیەگرێ، لایەنێکی بەرپرسیارەتی تاوانکاری تاکە کەسە سەرجەمە و کەسانێک کە تێوەگلاون لە پلاندانەر و هاندەر و جێبەجێکاری تاوانی ئەنفالەوە و لایەنێکیشی ئەگەڕێتەوە بۆ بەرپرسیارەتی دەوڵەت وەکو حکوومەتی عێراق، هەرچەند حکوومەتی عێراق گۆڕاوە لە حکوومەتێکی بەعسیەوە بۆ ئەم حکوومەتەی ئێستا. لە هەر حاڵە ئەم حکوومەتە وەکو دەوڵەتی عێراق جێگرەوەی حکوومەتی پێشووە بەرپرسە لە قەرەبووکردنەوەی سەرجەم ئەو زگیانانەی کە ڕژیمی پێشوو لە خەڵکی دابێت بە ناوی دەوڵەتیەوە باساکرێ. ئەم حکوومەتە میراتگیری حکوومەتەکەی پێشووە، یعنی واجبە لەسەری کە لەبەری حکوومەتنیی پێشوو ئەمە ئەنفال کرد. ئەم حکوومەتی ئێستا قەرەبوومان کاتەوە بێگومان بەرپرسیارەتی نێودەوڵەتی کە ئێمە ئەڵێن یەکەم دەرهاویشتەی سەروەری یا سیادە با بڵێن ئەبێ بە بەرپرسیارەتی لە پاراستنی سەرجەم ئەو کەسانەی کە ژێر دەسەڵاتی تۆن. ئەم دەسەڵاتە ئەگەر ئەو کەسانەی نەپاراست ئەم بەرپرسیارەتی لە ناو ناچێخرێتە سەرشانی کۆمەلگای نێودەوڵەتی و کۆمەلگای نێودەوڵەتی ئەم لێپرسینەوەی ئاکا بە چەند قۆناغی جیاواز ئەم لێپرسینەوەی ئاکرێ، لە قۆناغی ڕێگریکردن لە تاوانی ژینۆسایدەوە، لە قۆناغی ئەو قۆناغی کە ژینۆساید ئەکرێت دەستێوەردان بکە بۆ ئەوەی کە نەهێڵێ ئاستی تاوانەکە بەربڵاو بێەوە لە کۆتاییە بۆ نوژانکردنەوە و سەر لە نەوێ بنیاتنانەوە و بۆ قەرەبووکردنەوە خستنەوە سەرپێی ئەو کەسانەی کە ژیان و ماڵ و حاڵیان تێدا چووە. لەم قۆناغەیە من وازانم کە ئەم قۆناغەیە کە ئێستا ئێمە تێداین هەنگاوی پێویست نەنراوەوە، من نازانم ڕەنگە نەخرابێتە ئەولەویەتی ئەو شتانەوە کە بۆ دۆزێکی نەتەوی ئەکرێ کەڵکی لێوەربگیرێ، وەکو ئەوەی کە لە ژینۆسای لە بۆسنیا هەرزگۆی ناکرا کە چۆن توانیان بیخەنە خزمەتی نەتەوەکەی خۆیانەوە و کیانێکی پێ دروستکەن بۆ خۆیان و قەرەبوویەکی نەکمادی بەڵکو قەرەبوویەکی معنەوی و سیاسی و قانونی بۆ خۆیان پێوەربگرن. ئەمە ئەکرێ ئەم دەرفەتە بکرێ. جا ئەگەر وەکو ئەوەی کە چاوی لێ بکەین ئەمە لە بواری قانونیە تا ئێستا لە هیچ دادگایەکی نێودەوڵەتیە لە هیچ دۆکیۆمنتێکی پشتڕاستکراوەی نێودەوڵەتیە وەکو بڵێن لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە یا شوێنێکی تر ئەمە پشتڕاست نەکراوەتەوە وەکو تاوانی ژینۆساید. بە دۆکیۆمنت کراوە کە تاوان ڕوویداوە، بەڵام ئەوەی کە پێناسە بکرێ وەکو تاوانی ژینۆساید و دواتر دەرهاویشتەکانی و لێکۆتەکانی وەکو تاوانی ژینۆساید بەداخەوە شتێکی وا نەکراوە. تەنیا شتێک کە ئێمە ئەتوانین ئێستا بڵین لە دادگایەکی ناوخۆیی لە وڵاتی هۆڵەندا کە پەیوەندی بە کەیسی ئەنفالەوە نەبووە، بەڵام ببورن ئەگەر ڕێگەم پێ بدەن، بەڵام لە دووتۆی ئەم کەیسەیە کە کەیسی کیمیابارانی هەڵەبجێ و کەیسی فرانسوان ئانراتە باسی کەیسی ئەنفالە کرێ و کۆی ئەمانە خاتە ناو پەکێجەکە وەڵێ لە هەلەبجەوە تا کۆتایی ئەنفال هەمووی بەیەکەوە پەکێجێک تاوانێکی قورس دروستەکەن بە ناوی تاوانی ژینۆساید. باشە، یعنی کەواتە لەسەر ئاستی جیهان هێشتا کەس ئەنفال وەکو ژینۆساید ناناسێت لەسەر ئاستی دنیا، وەکو ئەوەی کە تۆ بە بڕیارنامەیەکی یاسایی یا بڕیارنامەیەکی سیاسی لەلایەن ڕێکخراوێک وەکو نەتەوە یەکگرتوەکانەوە یا هەر ڕێکخراوێکی تر ئەمە وەکو تاوانی ژینۆساید بەو پێوەرانەوە کە لە پەیماننامەی ژینۆسایدە لە مادەی 6 بنەڕەتنامەی دادگای تاوانکاری لاهەیە هاتووە تا ئێستا هەنگاوێکی وان نەنراوە. یعنی لە سەرجەم ئەو کەیسانە کە بەرامبەر بە کورد وەکو ژینۆساید کراوە تاکە کەیسێک کە ئاوا پێناسەکراوێ کەیسی ژینۆسایدی ئێزدیەکانە لە شنگالە کە بە راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان وەکو ژینۆساید ناسێنراوە. دکتۆر کەم تەرخەمیەکە خۆمانین
یان بەڵگە و داتا و دکۆمنتی پێویست نییە بۆم خۆ لە ئەساسا تۆ ئەگەر بتەوێت تاوانێک لە بەردەم دادگایەک فسەلمێنی پێویستت بە ئەرشیڤێکی یاسایی هەیە پێویستت بە راپۆرتی یاسایی هەیە ئەو هەوڵانەی کە دراوە هەوڵن جێگای دەستخۆشین ماندووبوونێکی زۆری پێوە کێشراوە بەڵام پێویستە سەررجەم ئەمانە وەکو پەکێجێکی ئارشیڤێکی یاسایی ئارشیڤێک لە دۆکیۆمنتکردنی هەموو ئەو تاوانانەی کە ئەخرێتە چوارچەوەی تاوانی ژینۆساید تاوان دژی مرۆڤایەتی تاوانەکانی جەنگەوە هەمووی بەو پێوەرانەوە دۆکیۆمنت بکرێت وەڕابگیرێت بۆ ئەوەی کە تۆ لە بەردەم ڕێکخراوێک یا لە بەردەم لایەنێکی پەیوەندیدار لە ئاستی نێودەوڵەتیە بتوانانی سوودی لێ ببینی نمونە لە پەرلەمانی فەڕەنسایە ئەنفال وەکو ژینۆساید خراە دەنگدانەوە دەنگی نەهێنا بۆچی؟ بە هەموو پێوەرێک ئەنفال ژینۆسایدە بەڵام لەوێ بۆچی دەنگی نەهێنا لەبەرەوەی کە بواری ئەرشیڤکردن و بواری دانە ناساندن یا پێناسەکردنی ئەمە لە لای ئێمەوە لاواز بووە و غەیری ئەوەش دەرفەتی تر هەیە لە یاسای نێودەوڵەتیە بەو گۆڕانکاریانەوە کە هاتوۆتە ئاراوە ئێمە نەمانتوانیوە هەوڵێک بدەین دەوڵەتێک وەکو دەوڵەتێکی دۆستی دۆزی خۆمان پێناسە بکەین لە یاسای نێودەوڵەتیە کە بکرێت لەسەر پێشێلکاری پەیماننامەی ژینۆساید داوایەک لە دادگای دادی نێودەوڵەتی بەرامبەر بە عێراق تۆمار بکرێت کە ئەمە عێراق ئەندامە لە پەیماننامەی ژینۆساید و ئەو پەیماننامەیەش پێشێل کراوە بۆچی ئەفریقای باشوور دەتوانێت داوایەک بەرامبەر بە ئیسرائیل تۆمار بکا بڵێ لە غەزەیە تۆ کۆمەڵکوژیت کردووە بۆچی گامبیا ئەتوانێت داوایەک بەرامبەر بە میانمار تۆمار بکا بڵێت تۆ لە ڕاخینا مسلمانەکانی ڕۆهینگیا کۆمەڵکوژ کردووە کە ئاستی ئەم کۆمەڵکوژی هیچ کامیان لە ئاستی دڕندایەتی با بڵین ئەنفالە نەبووە ئەمانە ئەکرێ بڵین ئەو دەرفەتانەیە کە یاسای نێودەوڵەتی بەڕووی ئێمە ئەیکاتەوە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەموو خەمخۆرەکانی گەلی کوردستان ئاوڕێکی جددی لەم بوارە بدەنەوە لەوانەیە لە لایەنی سیاسیەوە یا هەر لایەنێکی ترەوە هەنگاوی زۆر نرابێ بەڵام ئەم لایە لاوازی بۆشایی پێوە پێ دوایە ئێمە یعنی لە گرنگی ئەم پرسە تێ نەگەیشتوین کە بە جینۆساید بناسیێنێ ڕەنگە ئێستا لەگەڵ سیاسیەکە قسە بکەی بڵێ جاخۆوا بە جینۆساید ناسێنرا ینی پێدوانیە لەمە تێ نەگەیشتون کە کاتێ دەوڵەتێک دادنێ بەوەی کە ئەمە جینۆسایدە گرنگی ئەمە چییە؟ یەکەم هەنگاو کە تۆ دانە نابەوەی کە ئەمە ژینۆسایدا کۆمەڵە بەرپرسیاریتەکەوێتە سەرشانی دەوڵەت ئەبێ حسابێکی جیاواز بۆ ئەو گروپە بکە کە بەر ژینۆساید کەوتووە و ئەبێ یەکەم هەنگاو پابند بێ بەوەی کە ئەم تاوانە دووپات نەکرێتەوە ئەم تاوانە لە سەرەتایی تاوانی سیستماتیکی قڕکردنی فەیلەکانەوە لە بەغاوە لە بەرچاو بگرە تا ئەگاتە شنگال و تا ئەگاتە دواتر لە شنگال لە ناوچەدا بڕێنراوەکان بە هەنگاوی جیاواز بە ژینۆسایدی سوور تا ئەگاتە ژینۆسایدی سپی و هەنگاوانەی کە ڕەنگە وەکو ژینۆسایدێکی خشۆک بیبینی هەستی پێ نەکەی بەڵام لە ڕاستیە ژینۆسایدە یانە بی خوێندنەوەیەکی جیاواز بەوە بکرێت ئەگەر ئەمە بە ژینۆساید پەسەند بکرێت یا پێناسە بکرێت بێگومان ئەو بەرپرسیاران تا خرێتە سەرشانی ئەو دەوڵەتەکە قۆناغی ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ژینۆساید بگرێتە بەر وامە لایەنی ئەداری هەیە لایەنی مادی هەیە لایەنی معنەوی هەیە لایەنی سیاسی لایەنی قانونی هەموو بارەکە گرێتە بەر بۆیە گرنگی خۆی هەیە بۆچی تا ئێستا تورکیا دان نانێ بە ژینۆسایدی ئەرمەنەکانە کە لە کاتی عوسمانەکانە کراوە 120 ساڵەوە پێشتر کراوە بەڵام تا ئێستا قوبڵی ناکا کە ژینۆساید کراوە لە هەر شوێنێکیشا هەڵدرابێکە وەکو ژینۆساید پێناسەکرابێ ئەویش لۆبیەکانی خۆی خستۆتە گەڕبەوەی کە ئەم هەنگاوە نەنرێت دیارە ئەم پەسەندکردنی ئەم بابەتە وەکو ژینۆساید لێکەوتەی یاسایی و بەرپرسیارەتی قورسی لێکەوێتەوە کە بەداخەوە ئێمە ئەو هەنگاوانەمان نەناوە باشە دکتۆر ئێمە ساڵانە کە یادی ئەنفال یا هەڵەبجە دەکەین و ئەنفال ئێستا بە گفتوگوی لەبارەوە بکەین هەمیشە ئەم سانە دەڵینەوە قۆناغێک نییە بۆ دەستپێک ینی پێ دوانیە درنگ کەوتوین ئەو 37 ساڵ تێپەڕی ئیتر درنگ کەوتوین من پێم باش نییە باس لەوە بکەین کە نەکراوە بۆچی نەکراوە ئێستا لەم وەزعی ئێستایان لەم دۆخی ئێستایان ئێستا چی بکەین ینی هەڵدانەوەی ئەوانە کە بۆچی نەکراوە خەمسار بووین نەمانتوانیوە نەمانزانیوە دڵسۆز بووین و پێمان نەکراوە هەمووی ئەوانە بەلایەک بەڵام ئێستا لە واقعەکەین کە ئەم قۆناغە چۆن تێپەڕنین کە بتوانین حەقی ئەو کەسانە بدرێتەوە کە قوربانی بوون ئەو کەسانەی کە ماونەتەوە هێشتا چاوەڕوانی کەسوکاری خۆیان یا چاوەڕوانی قەرەبووکردنەوەیەکن چاوەڕوانی دووپات نەبوونەوەیەکن بەڕای من یەکەم هەنگاوە گرنگترین هەنگاوەیە کە ئێمە ئەرشیڤێکی تەواومان هەبێت و دۆکیۆمنتکردن و بە بەڵگەکردنی ئەتوانێت هەنگاوێکی زۆر کاریگەر بێمە تا ئێستا نازانین چەند کەسمان ئەنفال کراوە کە حەق بوو هەموو ئەمانە بە هەموو دیتایلێکەوە بزانین کە ئەمانە لەکەیە چۆن لەلایەن کیەوە بە شێوازێک بە چ پرۆسەیەک ئەنفال کراون و دۆخی ئێستایان لەکوێ ڕۆفاتیان گەڕێنراوەتەوە گۆڕیان دیارە گۆڕ نادیارن
بکەرانی تاوانەکان کێبوون و لە بەرامبەر هەمووی ئەمانەیە ئێمە دۆزێک یا کەیسێکی ئامادەمان بێ لە هەر ئانوسایتێکا کە هەلێک ڕەخسا بتوانین ئەم کەیسە ئەکتیف بکەینەوە. کۆمەڵی کەس هەن دوای 20 ساڵ دوای 30 ساڵ کەیسەکەیان نەجوڵێنرێت. بۆ نمونە جوولەکە دوای 16 ساڵ ئایخمەنی لە ئەرژەنتینیا دزی و هێنایەوە لە ئیسرائیل دادگایی کرد کە ئەتوانین بڵێن وەکو خاڵێکی وەرچەرخان لە یاسای تاوانکاری نێودەوڵەتی ئەمڕۆ لێ ئەڕوانێ بەدەیان و بە سەدان وتار و کتێب ئەمانە لەسەری نووسراوە کە دادگایەکە دواپرسیارم هەرەوەی کە سەدام حوسێن لەسەر تاوانی ئەنفال لە سێدارە نەدرا لەسەر تاوانی دووجێی لە سێدارە درا بەداخەوە بەدیاریکاری لەسەر و تاوانە لە سێدارە درا ئەمە بۆ خۆی نەنگی یاخود نەخسێک نییە لە کەیسی ئەنفالدا. ئەزانین چۆنە سزادان ناتوانێت هەمووی قەرەبووکردنەوەکە بێت. ئێمە باوای دانین دەیان کەسی وەکو سەدامیش لە سێدارە بدرێت بە ناوی کەیسی ئەنفالەوە یا غەیری کەسی ئەنفالەوە چی لە واقعی ئەو کەسانە ئەگۆڕێت کە بوون بە قوربانی. بۆیە تەنیا سزادان ناتوانێت هەنگاوێکی جدی بێت. ئێستا ئێمە ئەگەر لە پەیماننامەی ژینۆساید بڕوانین ئەڵێ ڕێگریکردن وە سزادان، ینی ئەگەر تۆ ناتوانانی ڕێگری بکەی ئەنجا بە دوای سزادان نابڕۆ، ینی پریڤنشن. ئێستا یاسای نێودەوڵەتیش گۆڕاوە زۆر باسی پریڤنشن ناکە، باسی پێشگرتن ناکە، باسی پێشبینیەکە. ئەڵێ ئێمە پێشبینیکەین کە ژینۆسایدێکی تر لەوانەیە بەڕێوە بێ لە وتاری ڕقامێز هەنگاو بۆ پەراوێز خستن، هەنگاو بۆ بەشداری پێنەکردن، هەمووی ئەمانە ئەتوانێت نیشانەیەک بێ لە هەر دەرفەتێکترا ئەم ژینۆسایدە سەر هەڵداتەوە. ینی ئەو ئاگرەی کە لەژێر خۆڵەمێشەوەیە ئەبێ پێشبینی ئەوە بکەی کە ئەم ژینۆسایدە ڕوونەداتەوە. بۆی ئەم قۆناغی زۆر گرنگە بۆ ئێمە کە ئێستا بتوانین هەنگاو بۆ ئاراستەیە بنین کە دووپات نەبێتەوە و بەشی دووهەمی ئەبێ بە قەرەبووکردنەوەی تاوانباران. زۆر بەڕێز دکتۆر عیبادی برایم، دکتۆرا لە یاسای نێونەتەوەی گشتی سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بەخێراتی سەرچاو. خۆشەویستان، بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆشەوەتان لەگەڵ.